حکوومەتی بەریتانیا گۆڕانکاری ڕیشەی لە سیاسەتی مافی پەنابەریدا دەکات و بڕیاری داوە توندترین سیستم جێبەجێ بکات تا وڵاتەکەی کەمتر سەرنجی پەنابەران بۆ لای خۆی ڕابکێشێت. لە ڕاگەاندراوێکدا وەزارەتی ناوخۆی بەریتانیا جێبەجێکردنی گەورەترین گۆڕانکاری ڕیشەی لە سیاسەتی داواکارانی پەنابەری لە سەردەمی نوێدا ئاشکرا کرد و ڕایگەیاند. سیاسەتە نوێیەکە هاوشێوە دەبێت لەگەڵ سیستەمە توندەکەی دانیمارک. لەو بارەیەوە شەبانە مەحموود وەزیری ناوخۆی بەریتانیا ڕایگەیاند. گوژمەیەک چاکسازی بەرفراوان لە سیستمی پەنابەری جێبەجێ دەکەین کەوا بکات وڵاتەکەمان کەمتر سەرنجی پەنابەرانی نایاسایی بۆ خۆی ڕابکێشێت. بەپێی ئەوەی ڕۆژنامەی تەلەگراف بڵاوی کردووەتەوە پێشنیازە نوێیەکانی سیستمی نوێی پەنابەری خۆی لە چەند خاڵێکدا دەبینێتەوە لەوانە: 1. پەنابەران ڕاستەوخۆ دوای 5 ساڵ لە مانەوەیان مافی مانەوەی هەمیشەییان پێنادرێت، بەڵکو مافی مانەوەی کاتیان پێدەدرێت و بەردەوام چاوی پێدا دەخشێنرێتەوە و هەر کاتێکیش هەست کرا وڵاتەکانیان هێمن و ئاسایشە دەتوانرێت بگەڕێنرێنەوە. 2. پێدانی مانەوەی هەمیشەیی چەند مەرجێکی توند لە خۆ دەگرێت، لەوانە داواکار دڵنیایی نیشتیمانی بدات، پشت بە خۆی ببەستێت، تۆماری تاوانی پاک بێت، زمانی ئینگلیزی بزانێت. 3. بۆ هێنانی خێزانیش بۆ بەریتانیا چەند مەرجێکی دارایی و زمان دانراوە. هاوشێوەی ئەو مەرجانەی بۆ هەر هاوڵاتیەکی بەریتانی کە بیەوێت هاوسەرێکی بیانی بهێنێتە وڵاتەکەیەوە. ئەم هەنگاوە نوێی بەریتانیا دوای ئەوە هات کە ئاماری داواکاری مافی پەنابەری لە سەرەتای ئەم ساڵەوە ژمارەی پێوانەی شکاند. بە جۆرێک تا کۆتایی حوزەیران مانگی 6 ئەم ساڵ 111,084 داواکاری پێشکەش کراوە. خەرجی پاڵپشتیش لەو پەنابەرانە 5 ملیار و 400 ملیۆن پاوەنی تێپەڕاندووە. بەپێی ڕاپرسیەکان لە ئێستادا لە بەریتانیا پرسی کۆچ ئابووری تێپەڕاندووە و بووەتە جێی باسی سەرەکی دەنگدەران. بۆیە حکوومەتەکەی پارتی کرێکاران گوشارێکی زۆری لەلایەن پارتی چاکسازی پۆپۆلیستەوە بۆ کۆنتڕۆڵکردنی سنوورەکان لەسرە و ئامانجیشێتی بەم هەنگاوە بەر بە زیادبوونی جەماوەری ئەو پارتە بگرێت. سەرەڕای ئەم مەرجە نوێیانە پێشبینیش دەکرێت وەزیری ناوخۆی بەریتانیا جۆری ئەو تاوانانەش ئاشکرا بکات کە پەنابەر لە پێدانی ئەو مافە بێبەش بکات، یان بەدەستێنانی مافی مانەوەی بێسنوور دوا بخات، یان ناچارکردنی پەنابەرانی دەرچوو بۆ وەرگرتنی مافی پەنابەری کە خۆیان خەرجیەکانی نیشتەجێبوون بدەن. بڕیاریشە ڕۆژی دووشەممەی ئەم هەفتەیە وەزیری ناوخۆی بەریتانیا وردەکاری تەواوی پێشنیازە نوێیەکەی سیستمی پێدانی مافی پەنابەری ئاشکرا بکات کە بە تەواوەتی سیستمی دەیان ساڵەی مافی پەنابەری بەریتانیا دەگۆڕێت.